لە سۆراغەکانتان گەیشتن بەکوێ سۆراغیتتان کردووە چەند منداڵ تاوەکو ئێستا چارەنووسینە دیارە. بەڵێ سوپاس بۆ دەرفەتە لە ڕاستیدا ئەو کۆبوونەوەی ئەوڕۆ کۆبوونەوەیەکی گرنگە لەبەرەوەی یەکەم کۆبوونەوەی لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەنجام دەدرێت دەتوانین بڵێن ئەو کۆبوونەوە لە نێوان سێ دەوڵەت و سێ حکوومەت و دوو دەوڵەت ئەنجام درراوە لایەنی ئێرانی و عراقی وەروە حکوومەتی هەرێمی کوردستان بە بەشداری لایەنە پەیوەندیدارەکان کەەوە ئەندامن لە بۆرد بە شێوەیەکی ڕسمی لە کابینی نوێمی حکوومەت بابەتێکی گرنگ ئەو بابەتە هەژمار کرا بۆی ئەو بۆردە دامەزرا تاوەکو ئێستەوەی کە بەداتا لای ئێمە هەیە 201 منداڵ تاوەکو ئێستا بوونن لەو ڕۆژەی کەەوە شیمیابارانی هەڵەبجە کراوە بە جنوسایت کراوە تاوەکو ئێستا چارەنووسیان دیاری نەکراوە و خاوەنددارێتیان بۆ 74 خێزان دەگەڕێتەوە 74 خێزان بە شێوەیەکی فەرمی سکاڵیان تۆمار کردو لە دادگای هەڵەبجە کە داوای چارەنووسی ئەو منداڵانە دەکەن کۆبوونەوەکەی ئەوڕۆ بۆ دانانی میکانیزمێکە بۆی بتوانین بە شێوەیەکی خێرا وەروە بە شێوەیەکی ئاسان لە نێوان حکوومەتی عراق و حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئێران ئەو دۆسیەک لا بکرێتەوە بۆی بگەینە دەرئەنجامێک جا بە شێوەیەکی یاسایی بێت وەروەها دوور بێت لەوەی کەوە کێشە بکەوتە ناو بابەتەکان یاخود دەستێوەردانی تر هەبێت لەبەرەوەی لە هەندێک کێشەکانی ڕابردوو لە دۆسیەکانی ڕابردوو هەندێک کێشە دروست بوو لەسەر بابەتی فەحسی دێنی ئەو بابەتانە ئێستا تێستی DNA لە هەولێر دەکرێت لە فەرمانگەی بەڵگەی تاوان لە هەولێر کە سەر بە وەزارەتی ناوخۆی و بە شێوەیەکی ستاندارد وە کۆبوونەوەکەی ئەو ڕۆژ بە هاوکاری خاتسووری نێودەوڵەتی بووە کە ئەوانیش بە هەمان شێوە هەرکاری خۆیان پێشکەش دەکەن. زۆر باشە کاک دکتۆر هەر دەمویست لەسەر بابەتی DNA ئەو پرسیارەت لێ بکەم لە چەند ساڵی ڕابردوو بینیمە هەندێک کێشە هات ئاراوە ینی فاسی DNA بۆ هەندێک کەس کرا بەڵام دواتر وتیان وا دەرنەچووە تا چەند ئەو با بڵێن پشکنینانە پشت ڕاستکراون دەتوانن پشتی پێبەستن و لە داهاتوودا دەتوانن بوون منداڵی ون بوو بدۆزرێتەوە. بە گرنگجیدان بە بابەتی سربەخۆیی و سیادەی ناوخۆی هەرێمی کوردستان ئێمە لە ڕووی یاساییەوە تاکید لەسەرەوە دەکەینەوە ئەگەر هاتو هەر پشکنینێکی تێستی DNA بکرێت ئەوە پێویستە بە ڕێگای دادگا بکرێت بە فەرمانی دادوەر و لەسەر ئاستی ناوخۆ بکرێت ناکرێت تێستی DNA لە وڵاتانی تر ئەنجام بدرێت لە وڵاتانی دەوروبەر ئێمە نەزانین باگراوندەکەی چۆن یاخود چۆن کراوە بۆی ئەو بابەتە لەگەڵ دروستبوونی بۆردەکە یەکلا کراوە هەر پشکنێنێکی DNA لە هەرێمی کوردستان دەکرێت بە شێوەیەکی ستاندارد و هەر لایەنش ئەگەر اعتراضی هەبوو دەتوانێت تانی لێ بدات لە بەرامبەر دادگا بۆی ئەو بابەتە بەتەواوی یەکلا کراوەتەوە و خۆشبەختانە تانیتمان تاوەکو ئێستا بەبێ کەم و کوڕی پشکنینەکانی DNA تەواو بکەین باشێت. کاک دکتۆر دیار نییە چەند منداڵ ئەوانەی کە ون بوونە دۆزراونەتەوە جگەلۆ ژمارەکە باست کرد تاوەکو ئێستا 17 منداڵ دۆزراوەتەوە و یەکلا بووتەوە و شاردبوونەوە بە خێزانەکانی ئەوەی دریش لە پرۆسەدان بەڵام تەسەور دەکەین کاتی پێویستی زیاتر بێت لەبەر ئەوەی ئەو کێشە هەیە ئەو منداڵانەی لە هەڵەبجەن بە ناوێک تۆمارکراون بەڵام بەداخەوە کاتێک کە ئاواری ئێران بوون و لەلایەن خانەوەدەکانی تر خاوەنداری کراون ناوەکانیان گۆڕاوە بۆی تاوەکو دەگەینە تەواوی ئەو منداڵانە کاتێکی زیاتری پێویست دەبێت.